بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش من ئەسعەد ڕستەمیم خۆشحاڵم کە لە یەکی تردا بەرنمەکانی ڕوانگەوە دینە لایەوەی خۆشەویست عزیزان دەزانن وردەوەردە نزیک دەبینەوە لە قیامی کۆمەڵانی خەڵکی ئێران لە ساڵی 1350 هەتاویدا ئەو کاتەی کە کۆمەڵانی خەڵکی ئێران بڕیاریاندا کە چیدی لەژێر زوڵم و ستەمێکدا کەتی لە ئێرانە لە دژی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی هەژار لەو جامعەیەدا بەکاریە برد چیدی لەژێر ئەو سیستمە قبول نەکەن و درێژەی ژیانی ئەو ڕژیمە ببنە ڕاپەڕی خۆیان و نهایەتەن بیڕوخێنن ئەوەی کە نظامی کۆماری ئیسلامی وەکو زیدە ئینقلابێک هات و بەسەر شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێرانە و داسەپا بە یارمەتی هێزە دەرەکیەکان و هێنانی سیستمێکی دواکەوتوو کە دواتر ناوی کۆماری ئیسلامی لێنرا ئەوە چەندین دەرکات و ڕۆژ نییە کە کۆمەڵانی خەڵکی ئێران توش ئازار و ئەزیەت و زیندان و ئەشکەنجە و ئیعدامەوە بگرە هەتا گرانی و هەژاری و فەقر و بێکاری و بێمەسکەنی نەبن ئەمانە کارنامەی ڕژیمێکی وەها جنایەتکارە کە تا ئەمڕۆژ لەسەر کارە ئێمە دین ئەگەڕینەوە بۆ ئەو ساڵانە و بە لەکاوگرتنی ئەوەی کە نزیک دەبینەوە لەو کات و ساتیشە بەرنامەی ڕوانگە لەم جارەدا کۆمەڵێک پرسیار ئاراستەی میوانی بەرنامەکەمان واتە هاوڕێ ئەیوبی دەبانەکات تکایە ئێوەش لە درێژەدا لەگەڵمان بن هاوڕێ ئەیوب سەرەتا لەلایەن خۆم و ستافی بەرنامەی ڕوانگە و بەخێراتن دەکەم و پرسیارەکانم بەوە دەست پێەکەم کە هۆکاری هاتنە ئارای ڕاپەڕین و شۆڕشی جەماوەری گەلانی ئێران لە ساڵی 1350 هەتاویدا چی بوو کامانە بوون ئەو فاکتەرانەی کە توانی کۆتایی بەدەسەڵاتی زیاتر لە 5 دەیەی پەلەوی کوڕ بێنێت کە لە باوکیەوە بۆی بەگوێ مابوو زۆر سپاس هاوڕێ ئەسعەد سەرەتا منیش سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت ئێوە و هاوڕێیانی هاوکارتان و هەروەها بینەران و بیستەرانی خۆشەویستی تێڤەکەتانەوە واتە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بژیت سەبارەت بە چەمکی شۆڕش و ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 57دا ڕەنگە هەرکام لە لێکۆڵەران و شڕۆڤەکارانی سیاسی لێدوان و بۆچوونی جیاوازیان هەبێت لەسەر ئەوەی کە کام لە فاکتەرەکان کاریگەری بەرچاوتریان لە بە ئەنجام گەیاندنی شۆڕشەکە هەبووە تەنانەت بەشێکی بەرچاویان لەسەر بنەمای بەرژەوەندێکی دیاری کرا و شڕۆوە و هەڵسەنگاندن لە هۆکارەکانی شۆڕش دەکەن من لێرە و لەو توێژە کە لەگەڵ جەنابتان سەبارەت بەم پرسە دەیکەین هەوڵ دەدەم خاڵە سەرەکیەکانی پەیوەست بە شۆڕشی 57 گەلانی ئێران بخەمە بەرباس وەرونیان بکەمەوە بۆ ئەم بابەتەش بەسپاسەوە من سوودم لە نەزەرات و نووسراوەکانی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە وەرگرتووە کە پێم وایە زۆر عینی لەو رابطە نووسراوی هەیە و قسە باسی لەسەر کردووە بە بڕوای من بۆ زانینی ڕاستی و دروستی هۆکارەکانی شۆڕش ڕۆخاندنی دەسەڵاتی شار لەو سەردەمە دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو گۆڕانکاری و ڕفۆرمانەی کە لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی و کللتوریەوە لە دەیەی چلی هەتاوی لەلایەن شاو ڕژیمەکەی و لەژێر گوشاری دەرەکی زلهێزان و سەرمایەداران بە تایبەت ئەمریکا دەهاتە ئاراوە و هیدایەت دەکرا بەڵام بەبێ لە بەرچاوگرتن و خواست و تواناکانی لە جوابدانەوە بە چاوەڕوانە گشتیەکان هەر بۆیە شەرعیەتی سیاسی و جێکەوتووی کۆمەڵایەتی ڕژیمی سەڵتەنەتی کە خۆی بەرهەمهێنەری گەلێک ئاڵوگۆڕی ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت کللتوریش بوو لەم دەورەیەدا لە ڕێگەی هەر ئەم ئاڵوگۆڕانەوە و ئەو هێزە کۆمەڵایەتیانەوە کە لی بەرهەم هاتبوو تووشی کێشە و گیر و گرفت بوو ئیسلاحاتی دەیەی 1340 لەبارەی پرۆسەی گەشە و کامەڵبوونی هێزە بەرهەمهێنەرەکان
لە ناوخۆی وڵات و هەروەها لە چاوی بەرژەوەندی سەرمایهداری جیهانیەوە وەک پێویستێکی چارە هەڵنەگر دەهاتە بەرچاو بۆ معنایی کە لەلایەکەوە مناسباتی ئابووری کللتوری دواکەوتوانە و نیوە فێۆداڵی زاڵ بەسەر کۆمەلگای ئێران زۆر پێویستی بە ئاڵوگۆڕ هەبوو بە شێوەیە کە نیازێکی زۆری بە ئارامکردنەوەی دۆخەکە و کەمکردنەوەی گرژی و ناکۆچیە کۆمەڵایەتیەکان بوو و لەلایەکی تریشەوە سەرمایهداری جیهانی چاوی بڕی بۆ بازاری فرۆشتن کاری هەرزان و سامانی زۆر و زەوەندی ژێرزەوی بە تایبەت نەوت و سەرجەم بوارەکانی سەرمایە گوزاری لە ئێران کە تا ئەو کاتە بەدەست لێنەدراوی مابوونەوە هەر بۆیە لەم ڕوانگەوە ئێران بوو بۆ وڵاتێکی جێی بایەخ بۆ سەرمایە گوزاری چونکە هەم دەوڵەمەند بوو بە سروەتی ژێرزەویەکان و هەمیش خاوەن پێگەیەکی استراتیژی و جوغرافی سیاسی و لە ناوچەکەدا و هەروەها پێکاتەیەکی گەنج و جوانیشی لە خۆگرت بوو کە دەزانین بەشێکی بەرچاویشیان لە دێهاتەکان دەژیان و بە سەرچاوایەکی گرنگی هێزی کارە ژمار دەکران کەواتە بە ئامانجی دابینکردنی ئەو پێویستیانە یەکەم دەبوایە ئەم هێزی کارە کە لە دێهاتەکان نیشتەجێبوون بهێندرێنە شار تاکو و هاوشێوەی هەر کالایەکی تر ئەوەندە زۆر و زەوەند و زۆر بن تا بەندکەمترین نرخ بۆ کارکردن لەبەر دەست بن دووهەم دەبوایە چینێکی مامناوەندی کڕیاریش هەبێت کە توانای کڕینی کالا و کەرستەکانی هەبێت و ببێت بە بەکارهێنەری سەرمایهداری دەرزانین ڕژیمی شاش کەیتر قەیرانەکانی دەیەی سی هەتاوی بە هاوکاری کودەداچیەکان و پشگیری بریتانیا و ئەمریکای پشتسەر نابوو و متمانە بەخۆبوونێکی پێویستی بەدەستهێنا بوو بە تایبەت لە دوای ئەو سەفەرەی کەشا بۆ ئەمریکا کردی و توانی دەستەبەری پشتیوانی سەرۆکۆماری وەخت بۆ خۆی مسۆگەر بکات بەم جۆرە ئیسلاحاتێک کەشا ناوی لێنا شۆڕشی سپی یا ئەوەی کە پێی دەوترا شۆڕشی شاو خەڵک بە گۆڕینی ئێران لە کۆمەلگایەکی پشتبەستووی کشت و کاڵی فەوداڵی بۆ کۆمەلگایەکی نیمچە پیشەسازی سەرمایهداری ئامادەی خۆی بۆ تێکەڵبوون بە نیزامی ئابووری جیهانی ڕاگەیاند و ئەوە بوو لە ڕێبەندانی 1340 دەستی پێکرد بەڵام ئەو بەرنامەیە کە جەوهرە ئەسڵیەکەی بریتی بوو لە ئیسلاحاتی ئەرزی لە واقعا زۆر محافظەکارانەوە ناکارا دەهاتە بەرچاو بۆ نمونە ئەگەر چی خاوەندارێتی زەوی درا بە بەشێک لە جوتیاران بەڵام بێتوانایی لەدانەوەی قیستی درێژخایەن بۆ چینی دەستکورتی جوتیار و ناچار بوون زەویەکانیان بە نرخێکی زۆر کەم بفرۆشن بە ئاغا و دەرەبەگەکان و اینجا بۆ بەدەستهێنانی کار و بژیوی ڕۆژانەیان ڕووبکەنە شارەکان لەوانە تاران و لە حاشیەی شارەکان نیشتەجێ بن بە دوور لە هەر چەشنە خزمەت گوزارێکی پێویست و سەرەتایی کە بەردەوامیش پیانەوە زیاد دەبوو و ڕاستە و خۆشایان بە بەرپرسی ئەم دۆخە و نەبوونی و هەژاری خۆیان دەزانی هەر لەم دەورەیەدا و بە دوای پرۆسەی خستنە دەستوری ئیسلاحاتی بورژوازی لەلایەن حکوومەتی شا زانکۆکانیش بەهۆی سستی و نزمی ئاستی پێشکەشکردنی ڕاهێنانی ئاکادمیک تیاندا بوو بە خاوەن مدیریەتێکی ناکارای دواکەوتوانە کە نەتوانێت جوابدەرەوەی خواستی خوێندکاران بێت و لەلایەکی دیکەشەوە هاتنە ئارای فەزای پۆلیسی زاڵ بەسەر بەشەکانی خوێندنی خوێندکاران کە هەر چەشنە ناڕەزایەتێکی بەتوندی سەرکوت دەکرد دۆخی سەرکوت و زەوتکردنی ئازادی ڕادەربرین سانسۆر و مەمنوعبوونی هەر جۆرە فعالیەتیشی سیاسی لە نێو زانکۆکان و دەرەوەی زانکۆکان توێژی ڕووناکبیری تووڕە و ناڕازی بەرەو هەڵوێست و کاردانەوەی توند لە هەمبەر ڕژیمی شانشایی دەبرد لەلایەکی دیکەوە هەرچەند ژنان لە ئاستێکی کەمی ئازادی کۆمەڵایەتی بەرخوردار بوون و توانی بوویان بۆ خۆیانی دەستەبەر بکەن بەڵام ڕنگدانەوەی ئیسلاحات لەسەر ژنانیش زۆر محافظەکارانە بوو و کەم ڕەنگ بوو ڕژیمی شا لەم بوارەدا لە واقعا بوێری و ئازایەتی تەواوی بۆ بەرینکردنەوەی نەبوو
ئەویش بەهۆی حزور و نفوزی مەزهب و ئەو یاسایانەی سەرچاوەکەیان شریعەتی ئیسلام بوو. هەر بۆیە بەم شێوەیەشان نەیتوانی لە نێو جەماوەری ژنانی ئێرانیشدا لە ڕێگەی ئەنجامی ئیسلاحاتی مەدەنیەوە پێگەی قایم بۆ خۆی دەستەبەر بکە. اینجا نەبوونی و هەژاری خەڵک هەر لەو دەورانەدا ئەگەرچی بەهای نەوتی خاو بە چەند قات بەرز بووبەوە، بەڵام زۆربوونی نرخی نەوت ئەوەندەی توانی خێرایی بداتە گەشەی مناسباتی سەرمایەداری لە ئێران و پەرەسەندنی سیستمی بۆرۆکراسیەت نەیتوانی ئەوەندە لە خزمەت خەڵاچۆکردن و نەهێشتنەوەی هەژاری و باشکردنی دۆخی خراپی خەڵکیدا بێت. وە ڕۆژانە پەرە بە ناڕزایەتێ گشتیەکان و جماوەریەکان دەدرا و ڕۆژ بە ڕۆژ زیاتربوونی داهاتە نەوتەکان هەژارتربوونی خەڵکی و کلێنێکی قوڵتری بەجێ دەهێشت. لەلایەکی دیکەشەوە لە سایەی ئیسلاحاتدا چینی ناوەڕاستی تا ڕادەیەک دەوڵەمەندیش بوون بە دوو بەشەوە لە واقعە، بەشێکیان کە توانیان هەندێک امتیاز بەدەست بێنن، بەشەکەی دیکەشیان کە زۆری نەشبوون بێبەش ببوون لە بوونی ئەو جۆرە امتیازاتە و خۆیان و هۆکارەکەیان سەرچاوەگرتو لە هەڵاواردنی ڕژیمدا دەبینی و ناڕزایەتەکانیان سەری هەڵدەدا. بە دیوەکەی تریشە چونکە ئیسلاحاتی ئەرزی نەیتوانی ببێتە هۆی زیادبوونی بەرهەمە کشت و کاڵەکان، لە نەتیجەدا پێویستی ڕۆژانەی ژیانی خەڵک بەردەوام گرانتر دەبوو کە ئەمەش بوو بە قەیرانێکی دیکە و داوێنگێری خەڵکی ئێران بوو. هەر بۆیە بەم جۆرە کە دەبینین ئیسلاحاتی شا نەک هەر نەیتوانی کۆتایی بە ناکۆچیە سیاسی و کۆمەڵایەتیەکان بێنێت و دووری بخاتەوە، بەڵکو بە شێوەیەکی بەربڵاو لە باقی بوارەکانی دیکەشدا خۆی نیشاندا و پەرەیستان. بۆیە من دەتوانم بڵێم کۆمەلگای ئێران هەر لە هەمان دەیەی چلی هەتاوێەوە ئاوزبووی شۆڕشێک بوو کە دەیتوانی پاژماوەکانی مناسباتی کۆنی دەرەبەگایەتی لە گشت جونگە ئابووری کۆمەڵایەتی و فەرهەنگەکان سەراوژێر بکات و ئەگەر بە کورتی بڵێم دەبێ ئاوا بڵێم ئەگەر چی ئیسلاحاتی شا توانی بۆ ماوەیەک ئەنجامدانی شۆڕش و ڕاپەڕینی جەماوەری لە دەستوری کاری کۆمەلگای ئێران دەربهێنێت، بەڵام لە هەمان کاتە زەمینە و بوارەکانی سەرهەڵدانی بارودۆخی نێوخۆیی ناوچەیی و جیهانی زاڵ بەسەر ئەو دۆرانەدا چی بوو؟ بۆچی و هاوپەیمانانی دەستیان لە پشتیوانیکردن لە شا هەڵگرت و ئەو یان ئەو دانیشتەی کە بە دانیشتنی گۆدالۆپ ناسنەوە بۆچی ڕوویدا تێدا؟ بڵێ بە تێپەڕبوونی کات و هەوکات لەگەڵ گەشەی بەردەوامی پیشەسازی و ئابووری دەستی سەرمایەداری کە ئەمریکا سەرۆکایەتی دەکرد و دەبوایە بە بەردەوامی پەرە بە بازاری سەرمایە بدات. لەم لاشەوە ڕێکەبەرێتی یەکێتی سۆڤیەت، شۆڕەوی و ئەمریکا بوو بۆ بابەتێکی سیاسی نێودەوڵەتی. لەگەڵ هەموو ئەوانشدا کۆمەلگای ئێران ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر لە بارودۆخی شۆڕژگێرانە نزیکتر دەبووە. هاوکات ئەفغانستانیش کە هاومەرز و دراوسەی ئێران بوو، لە مانگی گوڵانی 1357 هەتاوی شاهدی کودەتایەکی سەربازی بوو لەلایەن حزبی دموکراتیکی خەڵقی ئێران بە پشتیوانی یەکێتی سۆڤیەت کە بەسەر حکوومەتەکەی محەممەد داود خان کە سەرۆکۆماری وەقت بوو. ئەمەلەن ململانەکانی ئەمریکا و شۆڕەوی بردە فازێکی تازە و فازێکی دیکەوە وای کرد نیگەرانیەکانی لە هەمبەر ئێران بچێتە دۆخێکی دیکەوە. لە هەیمنە و هەبوونی وەها بارودۆخێکا بوو کە گەلانی ئێران بە ئومێدی بەدەستهێنانی ئازادی و کۆتایی هێنان بە زوڵم و زۆری ڕژیمی سەڵتەنەتی و بەدیهێنانی ژیانێکی شیاوتر لەوەی هەیانە دەست بە ڕژیمی شا ڕژانە شەقامەکان و دەستیاندایە ڕاپەڕین. ئەوە بوو لە ماوەی کەمتر لە ساڵێکە تەواوی ئێرانی گرتەوە و سەراسەری بوویەوە.
دەسەڵاتی شا بە تەواوی کۆنتترۆلی بارودۆخەکەی لەدەستدا بوو، توانای دامرکانەوەی نەمابوو. دەی کاتێک ئەوە بۆ ئەمریکا و هاوپەیمانە ڕۆژاوایەکانی بە بریتانیاشەوە ڕوونبوویەوە کە شا هیچ جۆرە توانا و کۆنتترۆڵێکی بۆ دامرکانەوەی بارودۆخەکە نەماوە و ئیتر بەرگریکردن لە شاو دەسەڵاتەکەی بێسوودا و بە جۆرێک مەترسی ئەوەی لێ دەکرا کە ئێرانیش بە دەردی ئەفغانستان بڕات و شۆڕەوی دەستی بەسەرا بگرێت بۆ ئەوەی دووری بخەنەوە لە ئەگەری دەستڕۆیشتووی کۆمونیزم بەسەریدا و لەم لاشەوە چونکە هەر لە پێشترەوە ئەمریکا لە پەراوێزدا هەمیشە چاوێکی بەسەر ڕەوتی ئیسلامی ناو ئۆپۆزیسیۆنی شادا هەبوو و بەردەوام شاو دەسەڵاتەکەی لە گرتنەبەری سیاسەت و هەسوکەوتی نەرم و هێدیتر بەرامبەریان ئاگادار دەکردەوە بە پێچەوانەی ئەوەی کە بەرامبەر بە چەپەکان و کۆمونیستەکان هەیان بوو. جا لە گرتنەبەری هەر ئەم جۆرە سیاسەتە بوو کە ئەمریکایەکان بەردەوام پەیوەندی خۆیان لەگەڵ هندێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا لەوانە خومینی ڕدەگرت و لەگەڵ چوونیشی بۆ پاریس ڕاستەوخۆ پەیوەندیان پێوە گرت بوو و هندێک قەرار و بەڵێنیش لەشیان لە یەکتر وەرگرتە بوو. تەنانەت بە پێی هندێک سەرچاوە خومینی بەڵێنی تازەکردنەوەی کۆنتراتە نەوتیەکانی و بەردەوامبوونی هەناردەی نەوتی بە ڕۆژاوایەکاندا بوو. بەڵێنێک کە محەممەد ڕزاشای پەهلەوی ئەم پرسەی وەک هەڕەشەیەک بۆ سەر ڕۆژاوایەکان بەکاردێنا. شا لە ساڵی 1970 زایانی ڕایگەیان کە کۆنتراکتی نەوتی ئەوان لەگەڵ چەند کۆمپانیایەکی ڕۆژاوایی لە ساڵی 1970 زایانی کۆتایی پێدێت و ئیتر حازر بە تازەکردنەوەیان نابێت و بە پێی قسەی هندێک لە شۆڕەکاران ئەم بابەتە یەک لە هۆکارە دەرێچەکانی ئەم شۆڕەشە بوو. جابوویە لە دوای ئەوەی ئەمریکا و هاوپەیمانەکانی لەوە دڵنیا بوونەوە کەیتر ئیمکانی مانەوەی شا ممکن نەماوە گەیشتنە ئەو باوەڕەی کە ڕژیمێکی ئیسلامی بۆ بەرامبەرچێ لە ئاز نفوزی یەکێتی سۆڤیەتدا لە ئەگەری هاتنە سەرکاری چەپەکان ڕێگەچارەیە و پێیان وابوو ئەم ڕەوتە بە تەواوی توانا و هێزی پێویستی هەیە و ئەوە ئەولوێتی ئەوەڵیان بوو و پاراستنی بەرژەوەندە ئابوووریەکانیان بە ئەولوێتی دووەم دادەندرات چونکە دەیانزانی گەر نەتوانن بارودۆخی سیاسی و ئەو شەپۆلە جەماوەریە مەهارکەن کە لە شەقام بوونی هەیە ناتوانن بەرژەوەندە ئابوووریەکانیشیان پارێزن. ئەوە بوو کە دانیشتنەکەی ئەمریکا و هاوپەیمانەکان یان لە کۆنفرانسێکدا کە لە گوادالوپی فەڕەنسا ئەنجامدرا لە ڕاستای گەیشتنە قەناعەت و کۆدەنجیان بوو لە پشتکردن و عەدەمی پشتگیری شا و دەسەڵاتەکەی و بڕیاریاندا هەموو بوارەکانی هاتنە سەرکاری ڕەوتێکی ئیسلامی بە سەرۆکایەتی خومینی ئامادە بکەن. کەواتە کۆنفرانسی گوادالۆپ هەم مەلەف و چارەنووسی شای بە پشتکردن لێی دیاری کرد و بەستی و هەم هێنانە سەرکاری دەسەڵاتێکی ئیسلامی خستە دەستوری کارێەوە. اینجا سیستەمی ڕاگەیاندنی ڕۆژاوایەکانیشیان لە خزمەت بەرژەوەندی خومینی و ڕەوتەکەی خستە کار و شەو نەبوو کە پەیام و ئەعلامیەی خومینی لە رادیۆ BBC بەشی فارسی ڕوو بە ئێران نەگوازرێتەوە. تەنانەت ئەو شایعەی کە دەیانگوت ئەکسی خومینی لە ناو مانگ بینراوە هەر لەم کاناڵە بڵاو کرابووە. لەوە هالو مەرجێکدا ئەرتەش و دەوڵەت کە شاپوری بەختیار سەرۆکایەتیە کرد چۆن مامەڵایەن لە دۆخەکەدا کرد؟ هاتنی هایزر بۆ پشتیوانی لە دەوڵەتی بەختیار بوو یاوەتەم بەڵێ لە دوای ئەو ڕێکەوتنەی لە گوادالوپ کرا ئەرتەش بێلایانی خۆی ڕاگەیاند و ڕۆژاوایەکان لە بێتوانایی دەوڵەتی شاپوری بەختیاردا لە کۆنتترۆلکردنی شۆڕش و پارێزگاری لە مەنافع و بەرژەوەندەکانیان بەرامبەر توانا و نفوزی یەکێتی سۆڤیەت نیگەران بوون لە حەقەتدا. بۆیە هاتنی ژنەراڵ هایزەریش کە بە کەسێکی خاوەن ئەزمموی بەتوانا و خاوەن نفوزی ناو فەرماندەکانی ئەرتەشی دادەندرا
لە حقیقەتدا لە ڕاستای ڕەوانەوەی ئەو مەترسیانە و بەرگرتن بە ئەگەری هەر کودەتایە کە ممکن بوو لەلایەن ئەرتەشەوە ڕووبدات بوو هاوکات ئامادەکردنی بارودۆخەکە بوو بۆ بەدەسەڵات گەیشتن و هاتنەوەی خومینی بوو نەوەک بۆ پشگیری لە دەوڵەتەکەی بەختیار کە حقەتی تیانە و ئەمریکا باش لەوە تێگەیشت بوو کە دەسەڵاتی بەختیار بەرگە ناگرێت هەر بۆیە دەبوو ئەرتەش ڕێگە خۆشکەر بێت بۆ ئیسلامیەکان بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی و سواربوون و کۆنتترۆلکردنی شەپۆلی شۆڕشی جەماوەر و تەحمیلکردن و جێخستنی خومینی وەک بەدیلی ڕژیمی شاهنشایی بەڕای گشتی ئێران لەلایەکی دیکەشەوە چونکە خەڵک و جەماوەر هەستیان بە مەترسی دەکرد لەوەی کە ئەم شۆڕش و ڕاپەڕینە لە ڕێگەی هەندێک ڕەوت و لایەن دەستی بەسەرا بژیرێت بۆیە هەڵیان کوتایە سەر ناوەندەکانی دەسەڵات و لەوانە پادگان و کۆگاکانی چەک و تەقەمەنی و خۆیان چەکدار کرد ئەگەرچی ئەمە پێچەوانەی خواستی لایەنگرانی خومینی بوو چونکە ئەوان دەیانەویست ئەو ئیمکاناتە نەکەوێتە دەستی خەڵکی تاکو لە پلان و بەرنامەی دوجاریاندا ئاسانتر بتوانن شۆڕش و جەماوەرەکەی سەرکوت بکەن بوونی چەک و ئیمکاناتی دفاعی و ورەی خەڵک بۆ هۆی درێژبوونەوەی ماوەی سەرکوتکردنی شۆڕش بەڵام بەداخەوە لە نەتیجەدا و لە دەیەی 60 بەم لاوە ڕژیمی ئیسلامی خومینی ئەوەی کە شابۆی نەکرا لە سەرکوتکردنی شۆڕشی جەماوەریدا ئەو ئەنجامیدا لە شۆڕش و ڕاپەڕین جەماوەری لە ساڵی 1350 هەتاویدان دەرەنجامی هەستانێکی سەراسەری و جەماوەری گرانیێران بوو لە ڕەوتی کۆنەپەرستی ئیسلامی بەڕێبەری خومینی کە خۆش تاماژەت پێدا چەندین ڕەوتۆلایەنی سیاسی دیکەش بەشدار بوون تێدا کەرکامیان پێگە و جەماوەری خۆیان هەبوو لەوانە ڕەوتی ناسیۆنالیست لیبراڵەکان و ڕەوتی چەپ و کۆمونیستەکان وەکو نمونە بێرینەوە جەماوەری دەکرێت پێمان بڵێ کە جگە لە دەستی دەرەکی ئەمریکا و هاوپەیمانەکانی کە باسی لێوەکرا چه هۆکارگەلێکی تر وای کە ئەم دووبەرەیە نەتوانن وەکو دوو هێزی دەور و نەخشیان هەبێت لەسەر شۆڕش و ڕاپەڕین بۆ گەیشتن بەو ئامانجانەی کە بۆی دیاری کرابوو بڵێ لە ڕاستی جگە لە ویستی ئەمریکا و هاوپەیمانە ڕۆژاوایەکانی چەند فاکتەرێکی دیکەی گرنگ کە پەیوەست بوو بە خودی ڕەوت و لایەنە سیاسەکان بوونی هەبوو کە وای کرد ڕەوتی ئاینی ببێتە جێگرەوەی ڕژیمی شاو دەسەڵات بگرێتە دەست یەکەم ڕەوتی ئیسلامی لایەنێکی بەهێز بوو لە ناو سەرهەڵدانی شۆڕشە جەماوەریەکە لایەنێک کە بە پێچەوانەی لایەنەکانی تر خاوەنی ڕێبەر بوو دامەزراوە و بنەمای فکری تایبەت بەخۆی هەبوو کە بە هەموو ئەو ساڵانە لە ناو دەسەڵات و دەوڵەتدا بەخۆی دەوڵەت بوو لە واقعا و ئەگەر چاوێک بژێڕینە سەر ڕوودا و گۆڕانکاریەکانی 100 ساڵی ڕابردوو هەر لە شۆڕشی مەشروتەوە هەتا شۆڕشی دژە سەڵتەنەتی ساڵی 57 هەتاوی دەور و نەخشیان هەبوو و بەرچاو دەکەوتن ئەوان ڕەوتێکی سیاسی ئاینی شیعە بوون کە تینوی دەسەڵات و حکوومەت بوون و بە شێوەی دەوڵەتی سێبەر لە ماوەی 100 ساڵی ڕابردوو بوونیان هەبوو و لە بەشێکی بەڕێوەبردننی کاروباری دەوڵەت و میلەت نەخشیان هەبوو لەوانە کارەکانی پەیوەند بە مەحکەمە و پێکێنانی خێزان و تەلاق و جیابوونەوە دەستکەوتە مادی و نەڕدەکانیان لە ڕێگەی شوێنەوەقتکراوەکانی وەکو خانوبەرە دوکان و زەوی و مناسباتە ئاینەکان یا ئەوەی کە پیان دەوت سەهمول ئیمام واتە وجوهاتی شەرعی کە داهاتی زۆر و بەرچاویان لی دەست دەکەوت کە توانیان خراوێکی گەورە و دەوڵەمەندی لە ژێر مەجموعەی شیعەدا پێک بهێنن و بە
کەسانی ناسرا و بەناوبانگیش ڕێبەری بکەن. ڕوتی دووهەم ڕوتی ناسیۆنالیست و لیبراڵەکانی لایەنگری ڕۆژاوا بوون. سەرهەڵدان و دروستبوونیان دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی سەدەی بیستەم و هەر ڕێبەرانی ئەم ڕەوتەش بوون کە فەرهەنگی مۆدێرنی ئوروپایان گواستەوە بۆ ئێران. لە سەردەمی موسەدیقدا خوازیار و ئاڵا هەڵگری خۆماڵیکردنی نەوت و سربەخۆیی سیاسی ئێران بوون. ئەم ڕەوتە لە شۆڕشی 57دا بەهۆی بێتوانایی و نەبوونی پێگەی پێویستی جەماوەری کە بە درێژایی تەمەنی خۆیان لە ناو حکوومەتی شادا بە ڕخنەگرانی بێسەرێشە ناسرا بوون، لە بەرامبەر ڕەوتی ئاینیدا وەچۆک هاتوون و تەسلیم بوون. ئەمریکا و هۆپەیمانەکانیشی بەباشی لەوە تێگەیشتە بوون، بۆیە نەیانویست حسابێکی جدیان لەسەر بکەنەوە. ڕەوتی سێهەمیش ڕەوتی چەپ و سۆسیالیستەکان بوون. هەر لە چەند مێژووی ئەم جەریانە لە ئێران دەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمەی کە کرێکارانی ئازەربایجان و پارێزگاکانی شیمالی ئێران بە مەبەستی کارکردن لە شێلگە نەوتەکانی باکۆدا هاتنەوە هەرێما و هەر لەوێ لەگەڵ هەزر و بیری شۆڕژێرانە و چینایەتی سوسیال دموکراتیەکان دا ئاشنا بوون. ئەگەرچی ئەم ڕەوتە لە دەورەی شۆڕشی مەشروتەدا هاوپەیمانی جددی لیبرال و نەتەوەخوازەکان بوون، بەڵام بە پێکهێنانی حزبی ئیجتیماعیون یا عامیون و دواتر دروستکردنی یەکەمین حزبی کۆمۆنیستی ئێران لە ساڵی 1299 هەتاویدا پێی نایە ساحەی خەباتی سیاسی و بوو بە ڕەوتێکی گرنگی گۆڕەپانی سیاسی لە ئێران. ئەم ڕەوتە هەرچەند بەهۆی گرێدراوی حزبی توودە بە سیاسەتی دەرەوەی یەکێتی سۆڤیەت زیانی بەرچاوی بەرکەوت، بەڵام بۆ ماوەیەکی دوور و درێژی دەیان ساڵە توانی زاڵ بێت بەسەر فکر و ئەندیشەی سیاسی و فەرهەنگی ڕۆشنبیرانی کۆمەلگای ئێراندا و بەردەوام بوو لە بە ئەنجام گەیاندنی دەور و نەخشی خۆی لە ساحەی خەباتی سیاسی و کۆمەڵایەتیدا. بەداخەوە ئەم ڕەوتە لە دەورانی شۆڕشی جەماوەری ساڵی 57دا بەهۆی ناکۆچی فکری و تەکەتولی سیاسی و تشکیلاتیەوە نەیتوانی بە پێی وەزنی خۆی سوود لەو هەلو مەرجە ڕەخساوە کۆمەڵایەتی وەربگرێت تا بتوانێت هاوسەنگێکی باش لە ناو هێزە سیاسیەکاندا پێک بهێنێت کە بە سوودی خۆیان بشکێتەوە. جا هەر ئەمە وای کرد کە دوجار لەلایەن دەسەڵاتی دواکەوتو خوازەوە کە بوو بە حاکم سەرکوت بکرێت و دەبینین کۆمەلگای ئێران بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بەردەوام ساحەی بربەرەکانی و کێبرچەی ئەم سێ ڕەوتە بووە، هەم لەگەڵ یەکتری و هەم لەگەڵ دەسەڵاتە یەک لە دوای یەکەکان بۆ دەسەڵاتی سیاسی. اینجا هاتنە سەرکار و خۆسەپاندنی ئەم ڕژیمە لە دوای شۆڕشە خۆڕسکە جەماوەریەکەی 1357 لە نەتیجە و دەرەنجامی هاوسەنگی هێزە جیهانیەکانی دەورانی شەڕی سارد و بێتوانایی و نەبوونی پێگەی جەماوەری ڕەوتی ناسیۆنالیستەکان و لیبراڵەکان لەلایەک و لەلایەکی تریشەوە نەبوونی ڕێکخراوە جەماوەریە کرێکارەکان و خۆڕێک نەخستن و خۆپتەونەکردنی ڕەوتە چەپەکان و نەبوونی ڕێبەرایەتێکی شۆڕژگێرانەی پێشکەوتن خوازدا هاتە ئاراوە لە واقع. بەڵێ هەڕێ هەر کە باس لە شۆڕش و ڕاپەڕینی 57 گەلانی ئێرانەکرێت، خێرا ئەو تێش دەوترێت کە ڕەوتی ئیسلامی دژی شۆڕش کارێک کە ڕژیمی شا نەیتوانی کۆتایی بە ئاکامی بگەینێت تەواوی کرد، دەستی بەسەر شۆڕشی ئێران داگرت و دواتر خەڵتانی خوێنی کرد. ئەمە واتای چییە؟ بڵێ کاگە سعد، خومێنی بە هاتنە سەرکاری یەک لە ئامانجەکانی پێکا بوو کە ئەویش نەمانەوەی شا و دەسەڵاتەکەی بوو و ئینجا دەبوایە کار بۆ ئاماجی دووەمی بکات کە ئەویش سەرکوتکردن و لە ناوچوونی شۆڕش و سەپاندنی دەسەڵاتی خۆی بوو.
بۆ ئەم کارەی دەبواە کۆمەڵێک فریوکاری و ئەوان فریوی ئەنجام بدات بە مەبەستی غافڵاندن و هەژاندنی هەستی جەماوەر لەوانە داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا بارمتەگرتنی 52 لە فەرمانبەر و دیپلۆماتکارەکانی بۆ ماوەی 434 ڕۆژ وتنەوەی دروشمی مەرگ بۆ ئەمریکا کە لە ڕاستیدا زەمینە سازی بوو بۆ سەرکوتکردنی هەڵسوراوان و تێکۆشەرە ڕاستەقینەکانی دژی ئەمپریالیست یان شانۆی مستەزعەفان و پشتکردنە ماڵی دنیا و ڕۆیای دابەشکردنی عادیلانەی سەروەت و سامان لە نێو خەڵکی هەژاردا کە هەرگیز ڕووی نەدا بۆمان دەزانین پێشوازی لە شەڕی ئێران و عێراق بە مەبەستی ئامادەڕاگرتنی کۆمەڵگا بە بەردەوامی هێرشکردنە سەر زانستگاکان و داخستنیان بە بیانووی شۆڕشی فەرهەنگی و دەیان کردەوەی دیکە کە خومینی بە مەبەستی چەواشەکاری و هەڵخەڵەتاندنی خەڵکی دەیکرد تاکو نەفەسی شۆڕش کەم کاتەوە و لە نەهایەتدا بە تەواوی سەرکوتی بکات گۆڕانی هاوسەنگی هێزی شۆڕش و نەیارانی شۆڕش خۆی ڕێخستەوە و پتەوترکردنیان لە دوای 22 بەهمەن نەبوونی حزب یا بەرەیەکی بەهێزی چەپ و سوسیالیستی و ڕێکخراوێکی سەراسەری کرێکاری و تەنانەت بێکفایەتی و توانم بڵم عەدەمی سەلاحیەتی مێژوویی سیاسی و کۆمەڵایەتی هێزی ڕاست واتە بورژوازی لیبراڵ و بێگومان هەڵەی هەندێک لە ڕووناکبیران و هێزە سیاسیەکان کە نکۆڵی لێ ناکرێت یان ئەوەی حزبی توودە و سازمانی ئەکسەریەت کردیان و بوونە ماستاوچی و داردەستی کۆماری ئیسلامی بۆ هەتایە ناوی خۆیان بەڕەشی و بەدناوی تۆماری مێژوو کرد کەواتە بەدەستەوە بوونی توانای مادی و ڕێخستنی تەواو بۆ تێکشکاندنی بێڕەحمانەی شۆڕشە جەماوەریەکەی 57 لە بەردەستی خومینی و ئیسلامگەرا جەلادەکاندا هەبوو. ئەوێ بابینە سەر کوردستان دەتوانین پێمان بڵی دۆخی شارەکانی کوردستان لە دوای شۆڕش و هاتنە سەرکاری خۆمینی چۆن بوو ئایا خەڵکی کوردستان لە دوای بەدەستەگرتنی دەسەڵات لەلایەن ئەو ڕۆتەی کە دواتر ناوی کۆماری ئیسلامی لەسەر دانرا لە بیان وت یان جوابی خواستەکان ئەوانیان داوە یانەوە تا جیوەستانەوە هاوڕێ ئاشکرایە کە گەلی کوردیش لە کوردستان چالاکانە هاوشانی سەرجەم گەلانی دیکەی ئێران لە دژی نظامی شاو دەسەڵاتەکەی ڕاپەڕین و بەشداری شۆڕشیان کرد ڕۆڵە و گەنجی زۆریشیان لەدەستدا بەڵام ئەوەی کوردستانی زیادە کردەوە لە باقی ناوچە و شارەکانی تری ئێران لە دوای ڕاپەڕین و بەدەستەوەگرتنی دەسەڵات لەلایەن خومینی و هاوبیرانی و تەشکیلی دەوڵەتی موقەت دوو ڕووداوی سیاسی و مێژوویی جەماوەری بوون کە هەر کامەیان گرنگی تایبەت بە خۆیان هەبوو یەکەم ئەوەی کە لە دوای ڕاپەڕین ڕێکخراوێک کە 9 ساڵ بوو بە شێوەی نهێنی تێکۆشانی سیاسی تەشکیلاتی دەکرد وە پێک هاتبوو لە کۆمەڵێک گەنجی خوێندکاری کوردی زانکۆکانی تاران و شارەکانی دیکەی ئێران لە بەسەمەرگەیاندنی شۆڕش و ڕاپەڕینیش دەوری کارایان هەبوو ئەڵبەتە لە دوای برینداربوونی یەک لە پێکێنەرانی بە ناوی کاک حەمە حوسێنی کەریمی کە لە جەریانی گرتنی شارەوانی سەقزدا لە 24 ڕێبەندان بریندار دەبێت و لە پاش 2 ڕۆژ لە 26 ڕێبەنداندا بەداخەوە گیان بەخت دەکات لە دوای ئەم ڕووداوە و هەر لەم ڕۆژەدا هاوڕێکانی بڕیاری ئاشکرابوونی تەشکیلاتێک دەدەن و ناوی دەنێن کۆمەڵە ئەگەر بم هەوێت بە دروستی ئەدای مەطلب بکەم دەبێ بڵێم کۆمەڵە لە گەرمەی ئاڵوگۆڕ و هەلومەرجێکی تایبەت ڕاپەڕینی گەلانی ئێران و کوردستان دژ بە حکومڕانی و دەسەڵاتی شاهنشایی و سیستمی داپڵۆسێنەر و تۆقێنەری ساواک لە هەمان کاتدا بەدەستەوەگرتنی دەسەڵات لەلایەن خومینی و دارودەستەکانی
کە بوو بەهۆی لەباربردنی ڕاپەڕینی ڕەوا و بەرحەقی خەڵکی ئێران و کوردستان کۆمەڵەوە ڕەوتێکی ڕادیکاڵی تازەی بەڕێباز نوێ بە ئامانجی مبارزە و پشتیوانی لە خەڵکی ستەملێکرا و زوڵم لێکرا و چەساوی کوردستان و کرێکاران و زەحمەتکێشان هاتە ئاراوە و هەر زوو لە هەمان گەرمەی ڕاپەڕین و خۆشانی خەڵکی وەجیان هاتووی چینی هەژار و چەساوی کوردستان پێشوازی لێکرا وتوانی پشت ئەستور بێت بەخواست و ئیرادەی خەڵکی کوردستان و لەو کاتەدا قبولکردنی کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی سیاسی چەپ و کۆمۆنیست بە معنای ڕەتکردنەوە و قبول نەکردنی ڕژیمی خومینی بوو کە تازە خەریک بوو جونگەکانی دەسەڵاتی خۆیدا دەمەزران و هەر زۆر زۆش بڕیاری لە دژی گەلی کورد و قەتڵعام و کردنی خەڵکی بێتاوانی کوردستان دەرکرد. دووهەم ئەوەی کە لە دوای ڕاپەڕین و کۆتایی هاتن بە سەردەمی شۆڕش دوای ئەوەی خەڵکی کوردستان نائومێد و نیگەران بوون لە ئاکامەکانی ئەو دۆخەی بەهۆی شکست پێهێنانی شۆڕش کە لە نەتیزەی دەستی دەرەکی زلهێزان و سەپاندنی دەسەڵاتی ڕژیمی مەلایەتی خومینی بەسەر گەلانی ئێران دا هاتە ئاراوە بە هەزاران کەس دەستیاندایە چەک و بە وتنی نا و بەشداری نەکردنیان لە شانۆگەری بە ناو ڕفراندۆمی 12 خاکەلێوەی 1358 بۆ خومینی و ڕژیمەکەی ئەدەمی مەشروعیەتیان بڕیاری مقاومەت و بەرگریاندا و بزوتنەوەی شۆڕژێرانەی خەڵکی کوردستان شکلی گرتو بوو بە ئەمری واقع. ئەمە جگە لەوەی کە ئێران بە دوای ئەو بارودۆخەی لە دوای هەرسێنانی ڕاپەڕین لەسەر دەستی خومینی و دەستی دەرەکی تووشی هات کوردستان کە بە سەنگەری مقاومەت بۆ درێژەدان بە ڕاپەڕینی جەماوەری هەموو ئێران چاوی لێ دەکرا بوو بۆ جێگە و پێگەیەکی ئەمن و شوێنێکی گونجاو بۆ لە خۆگرتنی هەموو ئەو ڕەوت و ڕێکخراوە و کەسایەتیانەی کە ئیتر نیان دەتوانی لە تاران و شارەکانی خۆیان درێژە بەکاری سیاسی و تەشکیلاتی خۆیان بدەن و خۆیان دەگەیاندا کوردستان. بەڵێ لە کاردانەوە بەم دۆخە لە کوردستان هات بۆ گۆڕێ نەفیکردنی خومینی و دەسەڵاتەکەی بەنایەک کە تەحویلیاندا اینجا هاتنە ئارای بڕیاری مقاومەت و بەرگریکردنی جەمهوری خەڵکی کوردستان کە بە بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستانیش ناسراوە کە بە بڕیاری بەشێکی بەرچاو لەلایەنەکان لەوانە کۆمەڵە بوو هەڵوێستی ڕژیم بەرامبەر بمە چی بوو؟ هەر لە یەکەم ساتەکانی بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ئیسلامی لە دەستپێکی مانگی گوڵانی 1358 لە شارەکانی مەهاباد و سنا بە دەستوری فەرماندەی پادگادەکانی ژێر فەرمانی ڕژیمی نوێ خەڵکیاندایە بەر دەستێژی گولە لە مەهاباد 20 کەس بەهۆی تەقەی ئەو هێزانە و لە شاری سنەژ نزیک بە 200 کەس بەهۆی تۆباران گیانیان لەدەستدا. ئەو کات ڕژیم توانی بەشێک لە کۆنەپەرستانی ناوچەکەش لەگەڵ خۆی بخات چەکدارکردنی فئۆداڵ و عەشایرەکان و ڕێخستنیان لە تەشکیلاتێکی کۆنەپەرستانە لە ژێر ناوی شۆڕای عەشایری کوردستان بەهێزکردنی جەریانی ئیسلامی بەڕێبەرایەتی ئەحمەدی موفتیزادە لە شاری سنا لە دەستپێکی هەر ئەم هەوڵانە بوو. هەر لە مانگی گوڵانی هەمان ساڵ واتە ڕۆژی سوێکی گوڵان 58 شەڕی نێوان خەڵکی تورک و کوردیان لە شاری نەغەدە هەڵگیرسان و ژمارەیەک پاسداریان بە فەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرست بۆ کوشتن و تاڵانکردنی مڵک و ماڵی خەڵک ڕەوانە کرد. هەروەها پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژی 23 مانگی پوشپەر لە شاری مەریوان خەڵکیاندایە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە 24 کەس گیانیان لەدەستدا و زیاد لە 40 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات لە شاری سنەش بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیم چەند کەسی دیکە گیانیان بەخت کرد. دوا بە دوای کارەساتی 23
پوشپەڕ و کوشتاری خەڵکی مەریوان کۆچی مێژوویی خەڵکی مەریوان وەکو قۆناغێک لە خەباتی جەماوەری مەریوان و بزوتنەوەی شۆڕەژێرانەی گەلی کورد بەڕابەرایەتی هاوڕێی گیانبەخت کردو و کاکفوادی لێکەوتەوە کە تێیدا خەڵک بۆ ناڕەزایەتی دەربڕین بە کردەوە سەرکوتگەرەکانی ڕژیم و هەروەها ئازار و ئەزیەت و جنایەتی بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی بە کۆمەڵ شاریان بەجێهێشت و لە سی پوشپەڕی 58 هەتاوی تا 13 گەلاوێژ بۆ ماوەی 2 حەوتوو بە بەشداری و پشتیوانی زۆرێک لە جەماوەری باقی شارەکانی کوردستان لە ئوردوگای کانی میران کە لە 12 کیلۆمتری شاری مەریوان هەڵکەوتۆ جێگیر بووبوون. هەڕۆی ئەسعەد کۆچی مێژوویی مەریوان ئەزمون و وانەیەکی کەموێنە بوو لە ئێحتراز و سەرپێچی مەدەنیانە و جەماوەری لە بەرامبەر دەسەڵاتە سەرکوتگەر و سەرۆڕوەکانی ڕژیمی تازە سەپێنراوی خومینی. سەرنجام لە درێژەی ئەم جینایەتەدا بوو هەروەک چاوەڕوان دەکرا ڕۆژی 28 گەلاوێژ هێرشی نظامی بۆ سەر کوردستان دەستی پێکرد. هێزەکانی ڕژیم لە دوو محوەری ورمێ و کامیارانەوە پەلاماریان هێنا بۆ سەر ناوچەکانی کوردستان. هەر ئەو کات کۆمەڵە بە بڵاوکردنەوەی بەیانیەک لەژێر ناوی گەلی کورد لە کوانووی تاقیکردنەوەدا بانگەوازی خەڵکی کوردستانیان کرد بۆ مقاومەتێکی هەمەلایانە دژی ڕژیمی ئیسلامی. لە وەڵام بە بانگەوازەدا خەبات و خۆراگرێکی کەموێنە لە کوردستان کەوتە ڕێ. ئەگەرچی ڕژیم بە کەڵک وەرگرتن لە هێزی ئاسمانی و تۆپخانە توانی کوردستان بگرێتەوە، بەڵام زۆری نەخایان کە کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی داگیرکەر و پێگانە کەوتە بەر هێرشی بەربڵاوی هێزی پێشمەرگە و هاوکات خۆپیشاندانی کۆمەڵانی خەڵک لە شارەکان دەستیان پێکرد و دوای تێپەڕینی 3 مانگ هاوسەنگی هێز بە قازانجی خەڵک گۆڕا و ڕژیمی ناچار بە پاشەکشە و ئاگربەست و هاتنە سەرمێزی و توێش کرد. دەمەوێت ئەوە بڵێم کە گەڕانەوەی سەر لە نوێی هێزی پێشمەرگە ئیلانە سیاسەکان بۆ شارەکان و پێشوازی شکۆداری خەڵکو و پەرەسەندنی چالاکی سیاسی دروستبوونی شۆڕا و ڕێکخراوەکان و هەروەها دەسەڵاتدارێتێکی خەڵک بەسەر چارەنووسی خۆیان شکستی بە هێرشی کۆنەپەرستانەی 28 گەلاوێژی ساڵی 58 ڕژیم هێنا و بزوتنەوەی شۆڕەژێرانەی کوردستانی بردە قۆناغێکی دیکە لە خەبات و خۆراگری. خەڵک بەگشتی و لاوان بە تایبەتی لە ئیدارەدان و ڕێکخستنی شارەکان و ئەمنیەتی گەڕەکەکان دەوری کارا و کاریگەریان هەبوو. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کە کۆماری ئیسلامی خەریکی ئامادەکاری و خۆڕێخستن بۆ هێرشێکی دیکە بوو، کۆمەڵە سەرەڕای بربەستەکانی سەرڕێگای هەوڵی دەدا بیرۆڕای گشتی لە کوردستان بۆ ڕۆبڕووبوونەوەی پەلامارێکی دیکەی ڕژیمی ئامادە بکات. کۆماری ئیسلامی لە وتوێژ و ڕێکەوتنی سادقانە لەگەڵ هەیئەتی نوێنەرایەتی خەڵک خۆی دەبوات و خۆی دەجزێەوە لە واقعە و تەنها لە هەوڵی وەرگرتنی دەرفەتی زیاتردا بوو بۆ ئەوە بوو کاتێک ڕژیم ئامادەکاریەکانی تەواو بوو ڕێکەوتنی ئاگربەستی نایە ژێرپێ و لە مانگی خاکەلێوەی 1359 هێرشی دووبارەی خۆی بۆ سەر کوردستان لە کامیاران و سنەوە دەست پێ کرد. بەڵام ئەوەی کە گرینگە بیزانین ئەوەیە کە مقاومەتی خەڵکی کوردستان لە بەرامبەر هێرشی کۆماری ئیسلامیدا هەڵگیری گەلێک دەرس و دەستکەوت بوو کە تا بە ئەمڕۆژ سەرمایی بە نرخی کۆمەڵەیە لە درێژەدانی بە خەباتێک کە بۆ وەدیهێنانی ئامانجەکانی بەرەوڕوویەتی لە واقعە. خەڵکی کوردستان بۆ یەکەم جار دەسەڵاتدارێتی لە خواروو واتە دەسەڵاتدارێتی شۆڕایان تەجروبە کرد.
ئازادی بێشرت و مەرجی سیاسیان بەکردەوە دەرێنا جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ڕێکخراو لە ناو ڕیزەکانی کۆمەڵە پاژماوەکانی نیزامی فیۆداڵیان سڕیەوە ژنان لە ئاستێکی بەریندا هاتنە مەیدانی چالاکیە کۆمەڵایەتیەکان بەردی بناغی پەروەردە و فێرکردنی پێشکەوتوو دامەزراو و یەکەم جار خەڵک خۆی لە ژێرباری ستەم و هەڵاواردنی نەتەوەیدا ئیتر نەدەبینی. پرسیارێک منەماوە ئەگەر خۆت لە کۆتاییە لە جەم قسەباتەکان تا شتێک بە پێانی لە خزمەت. زۆر سپاس پێشکی سپاسان دەکەم و مەمنونم کە ئەو دەرفەتتان ڕەخسان دەمەوێت ئەوە بڵێم ئەگەر چی بە هاتنە سەر کاری کۆماری ئیسلامی بەردەوام ڕەخنە و ڕق و بێزاری و ناڕزایەتی خەڵکی بەرامبەر ڕەوشی خراپی ئابووری و دەستکورتی و بێکاری لەلایەک و نەبوونی ئەمنیەت و نەبوونی ئازادی ڕادەربرین بەرامبەر ئەم دەسەڵاتە نەگریسە لەلایەکی دیکەوە هەبووە و ئەزمموی 43 ساڵەی دەسەڵاتی خوێنڕێژی کۆماری ئیسلامی ئەوەی بۆ خەڵکی سابت کرد و نیشانی دا کە لەژێر دیکتاتۆری ویلایەتی فەقێدا ئیمکانی هیچ چەشنە ئازادێکی گەلان بوونی نییە بەڵام لە بەفرامباری 96 بەولاوە کۆناغی ڕق و تووڕەیی خەڵک و جەماوەر بەرامبەر دەسەڵات بە تەواوی جیاواز بوویەوە و تەنانەت جیاوازتر لە خۆپیشاندانەکانی ساڵی 1380ش. 80% خۆپیشاندەران بە فرامباری 96 بەولاوە بە خەزەڵوەری 98شەوە توێژی گەنج و جوانی ئێرانن بە کوڕ و کچەوە کە ئەوەمان پێ دەڵێن ئەو نەسلە جوان و تازەیە کە هیچ نەخشێکی لە شۆڕش و هاتنە سەرکاری ڕژیم نەبووە بەخواستی ئەو نەبووە ئێستا پێگەیشتەوە بە هیچ جۆرێک دانووی لەگەڵ مانەوەی جمهوری ئیسلامی ناکوڵێت و خوازیاری کۆتایی پێهێنانی ئەو ڕژیمەیە کاگەس خۆپیشانانەکانی بە فرامباری 96 و خەزەڵوەری 98 ئەگەر چی ڕێکخراو نەبوو سەرکردەی نەبوو و خۆڕسک بوو بەڕواڵەتیش لە دەرەنجامی گرانی و دۆخی خراپی مەعیشەتی خەڵک و گرانکردنی بنزین هاتەکایەوە و هیچ داواکارێکی سیاسی لە خۆ نەگرت بوو بەڵام لە ڕاستیدا و لە ناوەرۆکدا هەڵگری پەیامێکی سیاسی گرنگ و بەهێز بوو ئەویش ڕەتکردنەوەی کۆماری ئیسلامی بوو بە هەموو جناح و دەستەیەکەوە ئەو کات ورە و ئیرادەی جەماوەر بۆ بەرەنگار بوونەوە بە ڕێژەیەک چۆتە سەرەوە کە چی دیکە سەرکوت و گرتن و کوشتنی خەڵکی دادی دەسەڵات نادا دەدامرکانەوەی دۆخەکەەوە هەر ئەوە وای کردووە کە ڕژیم جۆرێک لە پاشەکشەشی پێوە دیار بێت لە ئاست احترازات و هاتنە شەقامی جەماوەری بۆ داوخوازەکانیان لە هەمومان دەزانین پێشتروان نەبوو لەم لاشەوە دۆخی خراپ و بحرانی ئابووری تەنجی پێ هەڵچنیوە لە هەموو ڕوویەکەوە هەڵی کوتاوەتە لە هەموو ڕوویەکەوە هەڵی تەکاندۆ لە واقعە دەی لەوەها بارودۆخێکە ئەگەری ئەوەی کە ئێران وەجارێکی دیکە لە بارودۆخی شۆڕژگێرانە نزیک بێتەوە زۆرە ئەگەرچی من پێم وایە کە ڕووخانی شۆڕژگێرانەی ڕژیمی ئیسلامی ئێران کاتێک دەتوانێت بێتە ئەمری واقع کە لە نەتیجەی بەدیلێکی سوسیالیستی دروست بوو بێت کە بزوتنەوەیکی عینی چینی کرێکار و بەشداری جەماوەری ستەم لێکراوی کۆمەلگا لەگەڵ ئەو بزوتنەوەیە بێت بەڵام لەم لاشەوە وەک ئاشکرایە خۆتەنیا هێز و سوسیالیست و شۆڕژگێرەکان نین کە بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی هەوڵەدەن کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی دیکەشن کە لە چاوەڕوانی گەشە و پەرسەندنی شۆڕشدان کە ئیتفاقەن هەمووشیان ڕەسەن نین و زۆربەیان لە ئەگەری شکڵگرتنی بارودۆخی شۆڕژگێرانە کار بۆ پەکخستن و لەباربردنی دەکەن بۆ هێنانە ئارای کۆمەڵێک ئەڵتەرناتیوی جۆرا و جۆر دیکە کە ناتوانێت خواستی چینی زۆم لێکرا و ڕاپەڕی بێت
ئەمە جگە لەوەی کە دەزوەردان و دەخاڵەتی دەرەکیش دەتوانێت هەبێت و ببێتە هۆی بەهێزبوونی باڵەکانی ئوپۆزیسیۆنی بورژوازی. لەم لاشەوە دەوڵەتی ئەمریکا کاتێک ڕژیمی ئێران لە بارودۆخی ڕووخاندا ببینێت بە دڵنیایی بۆ جێگرەوەکەی خەریکی دروستکردنی ئەڵتەرناتیوی سرنجی خۆی دەبێت. جا بۆ هەموو ئەو ئەگەرانەی باسمان کردو هەروەها ئەو ڕوودا و فاکتەرانەی کە بووە هۆی شکست و شپێهێنان و لەباربردننی ڕاپەڕینی 57 دووبارە نەبێتەوە دەبێت میلەت وریا و چاو گوێکراوە بێت و هەموو ئەو ئەگەر و لەمپەرانەی کە دەتوانرێن ببنە مەترسی و هەڕەشە بن لەسەر کەش و هەوای دەورەی شۆڕش و ڕاپەڕین بناسرێن و بەکار بۆ پوچڵکردنەوەیان بکرێت. ئەوڕێ ئەسعەد ئەوەی کە ڕوون و ئاشکرایە ئەوەیە لە ئەگەری هاتنەکایەی ڕاپەڕینی جەماوەری ئەم جارە چیتر ئەو تەوەهوم و کاڵفامێ لە وەجودی خەڵکیدا بەرامبەر ڕەوتی ئیسلامی لە ئێراندا بوونی نەماوە و خەڵکی ئێران لە ماوەی ئەم 43 ساڵە حکوومەتی ڕژیمی ئیسلامیدا دەواقعا ژیانێکی ڕەش و پڕئێش و ئازاریان تەجروبە کردووە. خەڵکی بەباشی لەم ڕاستی حاشا هەڵنەگرە تێگەیشتون کە ئاخوون جەماعەت بەکردنەوەی دوکانی دین و مەسهەب خۆیان بە خەڵکی تەحمیل کردووە جگە لە گرتن و ئەشکەنجە و ئێدامی بە سەدان هزار لە کوڕان و کچانیان و خنکاندنی هەر دەنگێکی ناڕازی و بەرهەڵسکار هەروەها نەبوونی و هەژاری فەسادی ماڵی و ئەخلاقی هیچی دیکەیان نەبەخشیوەتەوە میلەت. بۆیە لە ئەگەری ڕاپەڕینی داهاتوودا مەسهەب بە هیچ دەور و نەخشێکی نابێت و بە ئەگەرێکی زۆرەوە هەروەک هاوڕێی ڕابەرمان کاکبراهیمی عەلیزادە لە سمیناری مانگی دیسامبری ساڵی ڕابردوو لە وڵاتی ئاڵمان باسی کرد و ئیشارەی پێدا بەدیلێک شانسی هەیە بۆ داهاتووی ئێران کە تێکەڵاوێک بێت لە مرۆڤ و کەسە سکۆلار و پێشڕەوەکان لەگەڵ چەپەکان و کەسانی زەحمەتکێشی کۆمەڵگا. ئەم ڕوانگەدا لەگەڵمان بوون هیوام شادی و تەندروستیتانە. بەڵێ ئەرانی خۆش بەرنامەی ڕوانگە ئەوەی کە بینیتان قسە باسێک بوو لەگەڵ هاوڕێی و بیدەباغیان بە مناسبەتی نزیک بوونەوە لە شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران لە ساڵی 1350 هەتاویدا بۆ هیوایە کە جێگای سوود و ڕەزامەندیەوە خۆشەویست بوو بێت تا ڕوانگەیەکی تر کات و ساتێکی خۆشتان بۆ بە ئاواتە خوازم. زۆر سپاس.